بەناوی خوای بەخشەندە بینەرانی هەوارگەی کوردەواری سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. دیارە ئەوەی کە لە گوندی بژێ سبەینان و ئێواران وەکو برەی ڕیاضە سەباحی و مەسائیە دەبێت وەزبەدارەکی بشتێنی و سۆبەکەی پێ وەکو برەی گەرم دابینیت و ئەو کاتێ هەردەستن نوێژەکانیان دەکەن لە بەرەوەی ئێرە ناوچەکی کوێستانیە. سەردانی ئەو جارەمان لە گوندی مێرگەسەرینە کە بە خوبەچاوی خۆتان دەبینن سەر چیایەکان بەفری لێکەوتیا. گوندی مێرگەسەر دیارە سەر بە ناحیەی بێتواتەیە، ئەگەر لە شاری هەولێرە ڕابێ تقریبان سەعات و نیوەک دوور دەبیتن، بەڵام ئەگەر لە ڕانی ڕابێ ئەو پەڕی سێ چارێکێک دەبیتن، ناگاتە سەعاتەچی. هەرچەندە لێرە وەکو برەی ناحیەی بالیسان بە 5 دقەڕێ لێی دوورە، بەڵام لەبەرەوەی ئێرە وەکو برەی کەوتیتە سەر بە سنوور پارێزگای سلێمانیە و ناحیەی بالیسانیش دەکەویتە لای هەولێر. بۆیە ئەمە دەمانەوێت ژیان و سەرگوزشتەی ئەو گوندەی وە لە ڕابردوودا و لە ئێستاشدا بزانین چۆنە و بە چ شێوازێک بووە. زاران لێرکانە خەڵک تووتنی دەکرد و بارە تووتن دەڕۆیشتن لە بۆ مووسڵێ و لە بۆ دەشتی هەولێرێ و ئەو شوێنانە، و یاخود بارەترێ دەڕۆی لە بۆ دەشتی هەولێرێ و کەندێناوە قەراجی. ئیش و کار وەکو ئێستا نەبوو، خەرک لێرە بە فەلاحەتی و بە ڕز و باغ و بەوانە مەشغول بوو، بەڵام لە ئێستادا پێناچی بەو شێوازەی بیتن. لەوانەیە هیچ جیاوازیی وای نەبی لەگەر شاری، لەگەرمان بن بەیەکەوە با سەرگوزشتەی ئەو گوندەی باو باپیرانی ئەو گوندەی بزانین تاوەکو سوود و دەرس و عیبرەتی لێوەربگرین. بەڕێزان لێرە لەگەر مام حاجی مستەفای دەدوین. دیارە مام حاجی مستەفا هەر برێن کوڕی ئەو گوندەیە، یاخود برەی ئەلێرە لەدایک بووە. جاران ئەگەرچی مێرگەسەر لە هەرمچێ بووینە، هەرمچی ئێستا گوندە، ئێرە پێدەچی لە ساڵانی 20ەکان ئاوادان کرابیتەوە، بەڵام مام حاجی دەرێت لەوەتەی هەمە ژیانمان ئەلێرانە بووە. قەدیم لێرانە خەڵک تووتنی کردیا، خەڵک برنجی کردیا، کونجی کردیا، لێرەش ساغ نەدەبووە. دەرێ ژیانی ئێستا ئەگەرچی قەیرانیشە زۆر زۆر ساناترە لە قەدیم. لە نمونە پێشتر ئەگەر ئەو هەموو شتەش دەکرا لێرانە دەبووە بە کەروبارێت چەند شەو ڕۆژیان بڕی بە هەتا دەچونە دەشتی هەولێرێ، هەتا دەچونە شوێنانی دیکە ساغیان بکرباوە. ئەلێرە تووتنەکی زۆر دەکرا قەدیم. لە زال مام حاجی دۆستایەتیی زۆری هەیە لەگەر تووتنێت، تا ئێستاش دەستبەرداری نەبووە. ماشەڵڵا سمێرەکانی هەر زەر بۆ هەندی جگارە دەچێشی. با بزانین سەرەتایی دروستبوونی ئەو گوندەی چێ دروستی کردێت، چەند کەس، ئایا ئەو کەسە ئەو بەرەبابە تا ئەوکوی ئێستا ماون لە ژیان لێرەدا؟ سەلام عەلەیکوم. سەلام بەخێر بێت سەر چاو یاخوا بەخێر بێت. مام حاجی باسی ئەو هەموو نەهامەتیم کرد کە جەنابەت بە سەرت هاتیە و لێرانە ژیان گوزەراندیە. بەس دەمەوێت بزانم سەرەتا دامەزراندنی ئەو گوندەی بناغی ئەو گوندەی چێ لێرە ئاوادانی کردەوە؟ کاکە عەزی محەممەد بەجی پیرە هەبوو، باپیری کوێخا ئەوڵای ئەو ئاوادانی کردەوە ئەو گوندەی. یەکەم مار ئەو خانی لێرە کرد. پێشتر لە چێندەرێ بووە؟ لە هەرمک. پێشتر لە هەرمک؟ بەرێ لە هەرم کێبی، لە هەرم کێبی. هەرمچی ئێستا کەتیتە سەرڕێی زێوە و هەرتەلی. ئارێ وەڵڵا. بەێ قەدیم یعنی یەکەم زار برین دەتوانین برین ئەو لێرە ئاوادانی بەرێ ئەو ئاوادانی کردەوە. ئەدی ئێستا ماشەڵڵا ژمارەی گوندەکەی زۆرە، 200 مار 200 مار زیاترە.
کەواتە هەمووی لەو خزم و کەسیەکە نەنگۆ بەێ هەموو خزم و ئێچ کەسیەکی هەمووی ژن خوازی و ینی فەرقینە ئەوە حساپی یەک بەرە بابوو یەک بەرە هەموو ژن و ژن خوازی و هات و چۆ و تازیای نزانی ئەو تازیای لە گوندی چیە خۆیان لێت بە زیادی بی بڵێ جاران شتێکت باس کرد گوتت لەگەر ئێمە لەگەر باپیرانی ئێمە قەدیم جوولەکە دەژیان یەک کەس نەیدەتوانی زولمیان لێ بکە نەخێت نەیان دەتوانێت لەبەر ئەو دوپای لێکرد کاک حاجی محەممەد بەگ ئەو وەکو برەی دیفاعی لێکردن نەیهێشتینە جیرانی بوو جیرانی کاتەوەکو برێ یعنی پێکەوە ژیانە لە قەدیمدا تۆکمەتر بووە لەگەر کەمایەتیەکان وەکو مەسەلەن ئاینەکانی دیکە مەسەلە مەسیحیە جوولەکەیە بەعزێکە هەرتێ بێ لە ناوت بێت دەبی دوپای لێ بکەین ناکرێ ئەوەی لە غەدەی لێ بکەین ناڵە قبولی ناکرد کەس غەدریان لێ بکە دواتر لە ساڵی چەند لەوێن دەرێ هاتنە ئێرانە واللهی ئەمە خوێندەواریم نابووە تقریبا ماوەکی زۆرە هاتی نەخوارێ بە پێی معلومات کە دەرن بەحسا بووە لە ساڵانی بیستەکان هاتین تقریبا ئەوەیە توکەم خوێندەواریم نییە ئەو کاتەی کاتوو وەکو برێ لە تەمەنی منداڵێت هەر مەکتەب نەبووە لۆیە نەچێ نەخێر لە بەرمەشی نانە مەکتەب نەبوو نەبوو نەتەزانی مەکتەب شە کە بڕکە وڵا ئیوە نەبووم کە باوی زۆتەگایەکی پیا کرد و بڕۆ لێ خوڕە زۆتی دوو نێ بکە و زۆتی بکە و تووسان و ئەوەی زۆر تاک سرم لێ دەرەچی بڕونیر و ئاموران لۆ دروستەکە مەشتیوە نەبی ئەمە برێ لە بوارەیەوە مامۆستام ئارێ وڵا لەو بارەی و مامۆستامە ئی تووتنێرێ ئی باغێرێ ئی ئەوێرێ پەلاحەتێرێ مامۆستامە باسی تووتنت کرد تووتن لێرانە زۆر دەکرا تووتنتان دەبردە چێن دەرێ زیاتر بخوای بە باری ئەلێرە ڕەئامان بردە قەرازی دەشتێ هەولێری دا بڕۆ ناو عارەبان هەبوو کابرا هەبوو مانگەکی پێچوو هەتا داتەوە لۆی سەرف نابوو هەر لە هەر دەگەڕا لەو گوندی لە ئەو گوندی لەو گوندی لەو یعنی ئەگەر ئەو بارەی نەبرد بە لێ لێرە وەکو برێک هیچ نەبوو بی نەخێر هیچ نەبوونەوە لە ژیانمان لەسەر ئەو تووتنەی بوو کەس معاش نەبوو کەس نەبوو هەبوو حیوانیشی هەبوو ماجی حیوانی چ ناکرد ناڵە هیچ ناکرد هیچی نەدەکرد ناوەڵ وەکو برێ ژیانی ئەو کاتی بە مشەقەتر بووە بەرێم بە مشەقەتر بوو زۆر هەروەڵا ئەڵان معاشی زیندانی ما هەیە تەقاعودم خۆیان لێ بزانین زۆر زۆر باش زۆر سپاس مام حاجی مادیمان کردی نانە چاویم نن یاخوا بەخێرێن سەر چاو بەخێر بن بەڕێزان لێرە لەگەر پورە هەمینی دەدوێن دیارە لەو گوندەی جاران وەکو ئێستانە بووە لە پاییزاندا کاتێک کە پاییزدا دەهات ئەوان دەستیان بەرنەدەبوو لۆ خەریکی تووتن بوون خەریکی شیناییەکان بوون خەریکی هەنار و سرکە و کۆمەرەك لەو بابەتانە بوون یعنی بەردەوام دەبووە ئیش بکەن لە پاییزانیشدا بەڵام ئێستا لە ئێستادا وەکو برێ کە پاییز داهات ئەوان دەستیان بەردەبی نە حیوان مایە وەکو جاران یعنی ئەو گوندە چەند مێگەل ئەیوانی لێبوو بەس ئێستاکە داخۆ مێگەلێک هەیە یان نییە لە هەموو لە زۆربەی گوندان وایە لێرە زیاتر دەچینە لای پورە هەمینی بە ئەو ولۆمان باسکە بزانین بە شێوازەکەم سلام علیکم علیکم السلام ورحمة الله وبركاته بخير خوا سەلامەت کارەبی پورە هەمین ئێستا پاییزە تەماشا دەکەم هەر ئافرەتە و لە ماڵی خۆی دانیشتێ و بە ئیسراحەت بەڵام جاران وانە بووە ئەگەر باس بکەی بە تایبەتی لە پاییزان ناوڵە جارانی هۆ نەبوو جاران پاییز بوو کاتەنە بڕیوات
توتن ئەجا کارتن لێ ئەبوو قەزا دەبووە دوودارن لەبەری خانی قەیم کردبانە دەبووە دوودارن لێ قەیم کردبانە ئەجا ئەو کارتە ئەو توتنن لێ قەیم کرد بە ئەجا شەو نیوەشان توتنن لەو کەندانە ڕاکرد ئەبوو هەوڵ دەچون دانەپۆشی فانوسن ئەبرد پێ چیندا پۆشین فانوسیشن لێ ئەکوژاوە یعنی کارە باش نەبووە کارە باش نەبوو کوڕ هەندێک جارن لایەتیش نەبوو فانوس نەبرد فانوسی شەکوژاوە محتەلە بوو ئەجا ئەوە دەو حاراتەی داون وەختی کارتە و توتنی قەدوا بۆ بەفری بە سەدا بکەویتن مەسەلەن کارتە و توتن وانە بەرێ وڵارێ وڵا پایزان زووە پەلکێشتا هەبەدارێەوە بۆ هەندێک ساران پایز بەفری لێدا ئەکات بەفری لێدا بەرێ وڵا لێ دارەچ نارێم پێ کارتەمە بڕیۆچیت پایز بوو گەلک جوان بوو دن نەدات خەسارێکی نەفرۆشا وەختی بە قیمەت بوو بەرێ هێوانن بڕیەوە سبینێ چون بەفری کەت بۆ سەری شەوی بەفر لێ هات کەتە سەر شوشە کارتە نە بڕیەوە بەرێ بەس لە ئێستادا ئەوە نەبووە ناڵان توتن هەر نەما ئەڵانەکە وەشتە هەر نییە بەرێ جاران کە ئیشەکان ئەوها قورسیش بوون خواردنەکانیش هەمووی سادە بووە ینی خواردنە کوردەواریەکان گوێشن لێ نەبوو خوا هەر گوێشن لێ نەبوو هەر ئەوەندە ماندی بوونە تاچینە بەسی بەرێ ئەساینەوە ئەو بژارنەکەت کارتە نەکردن توێ توتن کارتاکە دو سێجار ئەن بڕیەوە هەبە هەلەوەزە دارن بە شەوێ ئەبڕیەوە دە بیست کەسەکن پیاکرد ئەو لۆ کزە نەبردن شەوێ لێرە ڕاداتن لە ڕووبارێن توتنە بڕیەوە بە شەوێ بەرێ بە شەوێ نەبڕیەوە لۆ کزەن پێەکردن ئەمە داتینە ئاریوان ئەو داتنە ئاریما بە شەوێ نەبڕیەوە توتن بەڵێ ئەدی جگەلەوەی یعنی هەر ئەوەندە نەبوو مەسەلەن شیناییەکە نەبووە ئەگەر حیوانی هەبووە دەبا خەریکی حیوانەکەش بووە بەرێ حیوانیشن هەبوو حیوانیش سبەی نانوچی هەستان لۆ نوێژی شوانە ڕۆی لۆسیای هەتا دەوری سحات نوێ ئەمەش مشک نەژاند و چند لۆ شوانی لێ ئەنا تا داتەوە و ئەزانجیشن ئەچوین ئەندۆشی و شیر نەکراند و ئەجا لۆ نوڕێژ لە هێگرانیش میوانەکدات عاجی بەڕحمەتێ بە ئاکرد شیرێ ڕوو نەکن لۆ بکە بەرێ مارن دێن زۆری خۆش بوو و چی کویستانێ بوو خەرچی دا دەگۆ شێری ڕوو نەکن لۆ بکە وڵات لۆ نەکردەمە شیرە ڕوون پێ احتیادی بوو میوانی داتن داخۆنیان بوو پێیان زۆری خۆش بوو جار هەبووە میوانی ناوەختی شاتیە ئارێ وەڵان زۆر هاتیە بەرێ وەڵا هاتیە میوانەک ڕۆیە و یەکی دیکە هاتێ چکە بە حکمەوەی سەرڕێشە مارن زۆر سەرڕێ بوو بە میوانیش بوو زۆر عەز لە میوانان بوو بەرێوەڵا لە ئێستادا ئەو سارەکە سەرمایەکە زوو هات بەرێ وڵا زوو هات خەرچی زۆری اعتیمادی کردیتە سەر نەفت و سۆبەی نەفتێ ئەوانە لەو گوندەی تەماشا دەکەم بەس خەڵک زۆر ئاعتمادیان کردە سەر سۆبەی داران ئەلانەمە پێنج مارین ئیلا من سۆبەی دارandانە بەزە تو دارنە ئیلا مندان ناویش گوتم وڵام دەبووە بەزە تو داینێ ئەوان داینێ وڵام تااقەت پێم ناکری ئەرۆ تەشقرش تووشیوان ناکەم کارەبابی کارەبا پێکەم وەگەنا نفتەکەی ئەکڕم تە سۆبەیەکەم خانیشمی گرا لە گەرمە هەر قەدیمە هەر قەدیمە سارام لایلۆن پێدارا بەرە ئەو سارم جەمەلۆن کردم پێم دادا خۆمساندەوە لە هاویناندا فێنکە و لە زستانانیش گەرمە بەرێرە وڵام جاری هاوینان ڕەمەزانێ وەختەشی دی هەموو سەر ژێرە بن و دێن لێنون وارە نێرە فێنکە خانی سەبە گەرمە زۆر دەست خۆش بی زۆر سپاس دەکەین پوری هەمینماندیمان کردی خواامەە تێخوای زۆر بەخێرن سەر سەلامەتکە ئێستامە لە
گوندی مێرگەسەرێ لەسەر ڕووباری ڕاوەستان دیارە ئەو ڕووبارە ماشەڵای لێبی باش ژیایتەوە سەر و چاوەکەی لە چیوەی سەروە دەمانەوێ زۆر جار هەیە خەڵکێک هەیە دەبینی لە وڵاتی خۆی نیگەرانە لە گوندی خۆی نیگەرانە پێی وایە ئەگە بستە شوێنێکی دیکە لەوانەیە ژیانی خۆشتر بی بەڵام دوجار هەر مەملەکەتەکەی خۆی کاتێک کە دەڕوا لە ئەو شوێنەی لەوێ بیری مەملەکەتەکەی خۆی دەکا بیری گوندەکەی خۆی دەکا لێرە دەمانەوێت کەسێک بدوێنین کە کاگعالی زۆر بە وڵاتان داگەڕایە بە تایبەتی بەریتانیا و چەند وڵاتێکی دیکە دوجار کە پرسیاری لێ دەکەین دەڵێ خۆشترین شوێن ئەو مەملەکەتەیە یاخود ئەو شوێنەیە کە لی لەدایک بووی بابزانین هۆکارەکەی دەگەڕێتەوە لۆچی سلام علیکم. عليكم السلام عزیز محمد. خوا سەلامەت کە یا ڕەبی. پێشەشی بەناوی خوای گەورە میهرەبان خوا سەلامەت کە یا ڕەبی. بۆ گوندی مێرگەسەر یاخۆ بخێنە سەر. سپاس دەکەین بەڕێزی. کاک عەلی جەنابەت زۆر گەڕای. بەڵێ طبعا. سوێ وڵاتان بە نیەتی ئەوەی کە یاخود بە مروری زەمن بچی ژیانێکی خۆش لە خۆت دابین بکەی بە دوای خۆشیەکدا بگەڕێی بە دوای ژیانێکدا بگەڕێی بەڵام لە نەتیجەدا هاتیەوە لۆ گوندی مێرگەسەر هۆکارەکەی چییە؟ کاک عزی ئەوەی ڕاستیبی طبعا ئەم لە ساڵی 2001 ڕۆیشتم لە بەریتانیا. بەڵێ. لەوێ جوابم کرد لەخوای بەزیادەبی. بەڵێ. ئیدی هاتمەوە مێرگەسەر هاتمەوە گوندەکەی خۆمان. لەوێ بە حەقەتی ئیش و کار زۆر بوو بەڕاستی هەلی کار زۆر بوو. بەڕاستی هەندێک شتیان زۆر باشە بەس شتیان زۆر خراپە بە هەر کۆچێوی جێی باو باپیران هەموو شوێنێکی خۆشتر. ئەرێ بەرد ئەگەر هەر قەرە لە شوێنی خۆی بەسەنگە. ئینسان ئەو احترامی کە هەیە لێوێنێ پێم خۆشە بزان. لە ڕووی دەرونیوە هەر لێرە یعنی زیاتر مرتاحتر لەوەی کە لەوەی لە ڕووی نەفسیەوە لێرە مرتاحم ئێرەم پێ خۆشە بەڕاستی ئێرە جێی داک و باوانە ئێرە مەفتەنە بەڕاستی جێش خۆشە. هیوادارشم ئەوانەی کە باسی ئەوروپاکە نەچنە ئەوروپای بەڕاستی ئەوروپا ئەو بەهەشتەوەی ئەو خەرکە کە ئەتومەحیانی ئەس نێوێندەری بە هەزاران خەڵک لەو بەحرانە دەخنکە بە هەزاران خەڵک لێوێندەری دینی خۆی لێدەستدا ئەخلاقی لێدەستدا ینی بەڕاستی پارە هەموو شتێک نییە پێم خۆشە عەزەکەم ئەوانەی کە گیان لە دەنجی منە با چاک حاریان کەم باندێنە وڵات بەخۆی شوێنی خۆشە جوابی ئەوەی هەیە کاکە بەخۆی ئێرە خۆشتر لێرە ئەگە هەر نەبی احترامە هەیە مەسەلەن بین گوێت لە بانجی خوایەوی بەس لێوێندەری کاکە یەک شتی خۆش نابین وەکو ئێستا لێرە ئەیبینی ڕاستە لێرە دزی و گەنداڵ و شتیوە زۆر ئەشتا ناکرێ ماوە ئینشەڵڵا ئەوە زعانە شتێ پەڕی چاکە بی ئینشەڵڵا پشتیوانی خوای گەورە بەس لە ڕووی کۆمەڵایەتیەکەشەوە لە ڕووی تێکەڵاوی و بەیەکەوە مەسەلەن تەعزیەیەکە سەردانێکە بۆنەیەکی ئاینیە هەموو پێکەوە کۆ دەبنەوە لەوێ ئەو شتانە نییە. طبعا ئەو شتێکە لێرە هەیە لێوێ نییە ئێستا لێرە کەسێک بمیر هەم خەڵک ئێستا سەرقەبران ئەستا ماڵی ئێستا تازیای دریێداتەوە بەس لێوێندەری کەس سەلامی لە کەس ناکە. ئەمن بەرساوی خۆم دی لە بەریتانیای لە دووسبێری پیرەمێردێکی ئینگلیز مردبوو تقریبان 18 ڕۆژ بوو. 18 ڕۆژ لە قاتی خوارێ بوو خزمەشیمش لە قاتی سەرێ بوو نەیزانی بوو کە مردیە. 18 ڕۆژ کە بوون بوو تەلەفۆن لە پۆلیسی کرد ئەزا حکومەت هاتوو ئیدی بردیانە شارەوان شاردیانەوە. بەڵام لێرانە بەعکسەوە هەر لەو ڕۆژەی تۆزێک ئازاری هەیە لەگەڵی تێتە ئەو ڕۆژەی وفات دەکات. بەێ طبعا ئەوە زۆر ڕاستە لێرە ئەو شتانە بەڕاستی زۆر مهمە بە حقەتی تازیە سەرقەبرا خێرەشی گەورەی بەڕاستی بەس لێ شتانە نییە عازیز محەممەد. ئێستامە لەسەر ڕووباری ڕاوەستین ئەو ڕووبارە دەڵێن زۆر جاروا هاتیە ینی زەڕ و زیانیدایە بەێ کات خۆی لە 86 ئەمە لێرە بوون هێزشی گەورن بەڕێکرد لە ئۆسیایی بابمێ بەڕێکرد هێزی بەرگمیلیان پێگوت حمەدی بەعزدات ئەو کاتی ئەو ڕووبارە زۆر ئێوارەکەی هات ئەمە لە چیای بوون پێیان ناکرا بێنەوە ئۆبەری هەندە زۆر هاتبوو زۆر هاتبوو لەبەر ئەوەی شەر بوو لە خوارێ جاش خۆفرۆشەکان داتن گوندەکان سووتین لە خوارێ ئەمەش لە سەری سەرۆری بن ئەو سیاپێ لە سەری سەرۆری نووسەشی لەو چیانە بوون لە ملمازی من لە سەری مۆتەی بوون شەڕەشی زۆر گەورە و بەڕاستی دەگەر حکومەتی بەحسن کرد داخلی مندار بوو ئیدی ئەو ڕووبارە زۆر هات کاک عازیز محەممەد گوێزی هی نابوون داری هی نابوون زان و زەڕەشی زۆریدا ئەو ڕووبار کەس لە ساڵی 86 ئاو چاکات بێحساب هات بێحساب هات بەس تەمەن کە قەیرانی ئاوی دروست بوو لە تقریبا لە 97ەوە ئاوەکان وشک بوون ئەو بارانەی ئەو سەر هاتیە لە چەند دەبی ئەوەندە نەباریە چەند ساڵ دەبی تقریبا زانی چەند دەبی لە 88ەوە ئەو باران نهاتی 88 باران چاک هات بەس لەنەوە تو دوو بارانەکی باش باری بەقەت ئێستانە کە ئێستا ئەو بارانەکە هاتێت لە 2018 بارانی زۆر چاکە باریە بەڕاست زۆر دەجار هەندی پارە باریە لەخوای بەزیادی ئاو کانێکان هەموو تەقینەوە ڕەشەکان شوێنەکە پێرن
بەڵێ سەرچاوی ئاو وێنەری ئەو ئاو چاکە زایتەوە لە خۆی بزیادی ئاو ئەستۆ گرجار و کانی مارانە کە ئەستۆ بەحری بتوێنێ لەخوای بەزێ تەبان ئاو ینی سەرچاوی ژیان بەڕاستی بەتاکێت دەست خۆش بی زۆر سپاسی دەکەین کاگعلی کنیابی هابی حیمانا صافولتی پوروانا دیما یعنی یک جرجوانا آوا بهم نیشته مانه آوا بهم نیشته مانه ماشەڵڵا تەماشا دەکەی گوندەکە لە شوێنێکی زۆر جوان هەرکەوتیە هەر چاردەورەی شاخە شاخی بەناوبانگ بۆ نمونە ئەو شاخی کە دیارە چیایی هەورەی پێدرێن وەکو برەی دەڵێن کۆتایی نایە کۆتایی هەردێ بەڵام لەبەرەوەی کە دەچیا هەر گەروەکی گەروەچکە دێتە پێش زۆر دوور و درێژە مامسابیر تەمەنی خۆی لێرانە بردیتە سەری لەکن حیوانی و حیوانداری یاخود لە داران یاخۆت لە جۆت و جۆتکردنی بەگایان بۆ یاخود بە وراغی دیکە سەرەتا دەچین پرسیار لە مامسابیری دەکەین کە بزانین دەربارەی ئەو شاخانە و زیرانی گوندەکانیان کامە گوند زیاتر لەگەڵیان تێکەرن سەلام عەلەیکوم وعلیکم السلام ورحمة الله وبركاته بخير مام سابیر ئەو گوندەنگۆ کەتەنا ئەو شاخانە ئەوە ئەگەو ناوی شاخەکانم لە بینی ینی لە کەتە مەعبەینێت شاخی بەرە بەخێر سەرەتا بەخێرەتم نەخەم زۆر ئەوە سپاس گوندی مێرگە سەرە بەرێ وەخت خۆی برێم ئەو مێرگە سەرە ئاوەدان نەبوو مامەستا ئاوەدان نەبوو نەخێر هەندێک ماری لێ بوون بەس وە نەبوو برێم بە ئەو هەنەبوو مارەکان لە هەرمشێ بوونەمە بەڵێ بەس خز من هەندێک لێرە بوون دوایە پاشی ئەو هەشتا هۆشتەوانە برێم بکەین تێف سوێرە چوینە جەمەعی شکاتی دوایە هاتنوێ لێرە ئێرە ئاوەدان کردەوە بەڵێ ئەو گوندا مێرگە سەرە مێرگە سەر زابرێم وەخت خۆی وەڵی ئەو شاخانە وەسفەچی ئەو شاخانەکە ئەو شاخە چیە و ئەوانەی دەوروبەری ئەو گوندەی ئەویان مۆتەیە بەرێ ئەوان لە هەرمشێ بزارێ بە چای قیبلە مەشهور بە چای ملمازین مەشهورە ملمازین ملمازین بەرێ ئەویان نووسەکە بەڵێ ئەویان هەورەیە بەڵێ ئەوانە هەموو شاخی بەناوبانگن یانی ئەرێ وەڵڵا. هەموو برێن وەختی خۆی برێ خەڵک لێ حەوایتەوە و ژیانی لێ ئەرێ وەڵا ژیان لێ بەسەر سوە برێم ئەو چیا بە زۆری برێم بەهارانی عالم زۆر عامیە و شتی وای لێ کرد بەڵێ باسی عامیەت کرد بەرێ نەریتەکە بە تایبەتی لەو منتیقەی بەڵێ. لە دەوری بالیسان بەڵێ، هەیە بەڵێ. ئەو نەریتە چیە نەریتی عامیەی عامیە چییە عامیە بەهاران برێم کە ئەو چیا پاشی برێم نەورۆزێ کەنگروشتووە ئەبوو بەرێ کەنگر و کاردی و زابێم لە شیرە و شیراداتن لە بێراوێ داتن لە بالیسانێ داتن مێرگە سەر و ئەوانە چوونە ئەو چای ناویان لێنە عامیە برێم کەنگروشتویانەکە یعنی بە جەماعی هەموو لەوێ بامە جەماعیارێ وەڵڵی شەو ڕۆژتان پێدەچوو بەو خدا شەوێ نامانە مامەستا نەدەمانەوە ناوەڵڵا شەوێ نامانە بەرابرێم ڕۆژێ ئەوە لێوێ ئەو کەنگروشتیانەکە عالم لەوێ گۆرە شالێرێن گۆرە شاییە بەڵێ شاییە شتویان لێ کردێ و وەکو برێ عامیە عنی وەکو برێ بەعام خەڵکەکە لەوێ خڕبووینەوە و کەنگریان کردی و خۆشیان دەربڕیەوە هەبوو مێژێ بوو هەبوو قەس بێ بوو هەبوو گوێزێ بوو یعنی کۆمەر کۆمەردانشم برێن پێکەوە لە خۆنانیانە خوارد بەرێ ئەو نەریتە نەمایە ئێستا ناوەڵڵا نەما مام سابیر کۆمەرە گوند لە دەورەتان هەیە بەرێ ئەو گوندانە ناویان چییە برێم لە ڕۆژ ئاوا چیوە و چیوەیە بەڵێ دەراشە بەرێ جا دێ و بالیسانە و بێراوێ و شیرە و شیرێ و خۆرانە و بەس خۆراش برێم تازەیە سوێرە بوو وەخت خۆی سوێرەشەیە بەرێ ئەوانە زیران لە هەرمشە برێم زێوەن بە زۆری زیران بوو مەلۆکن زیرانە وەرەن زیرانە بەرێ ناوەشن هەر زیرانە عنی هەمووی برێم لێک دیارین لێک هەمووی لێک دیارە بەرێ
ڕۆژانش برێن ئەوە برێن هات و چوو هەموو شۆتان هەیە لەگەر ئەو گوندانە بەردەوام کەلاویتان هەیە لەم بۆنە ئاینیەکان کۆمەڵایەتیەکان عیبێ لۆ ئەشتان لۆ تازێ شتیوە برێم لۆ سەر قەبرام شتا هەموو ئەچین بەهانای خواچین بەڵێ بەس دایمەن دەچی هەر گوندەچی وەکو برەی زۆر هاتوچیان لەگەر ئەو گوندەی هەیە لە ناو دە گوندان یەک گوند زۆر ژن و ژن خوازیان هەیە مەسەلەی کۆمەڵایەتەکان وەکو برەی تەبعەکەیان لەگەر یەک گونجاوە گوندی مێرگەسەر لەگەر کام گوندی زیاتر تێکەرە بە ژن و ژن خوازی و کارە کۆمەڵایەتیەکان لەگەر زۆر مامۆستا لەگەر زێوە ئارێ وەڵڵا لەگەر زێوەی یعنی ماشەڵڵا هەر بەبێ حەسابی جارێ بەرەباوێ مەهات بە زۆری ژنا لە زەوی هینانی ژنش ناداینێ لەگەر زێوەی ئەنی هەر زیاتر لۆ دی گوندەکانی دیکە ینی وەکو برێ قورعان زام مامەستان زام خوای گەورە ئەوها قسمەتی هینە ئەلان بەخۆم برێم قورآنم بە زۆری خێزان نازێوەیە بەڵێ ئارێوەڵ زیاتر لە گەرەوان تێکەرە بەرێ ئارێوەڵ نەخۆنە برێم گوندێ دیکەش برێم ئاهەینا هەنە بەزا برێم بە زۆری بەڕاستی لەگەر زێوەی تێکەری بەڵێ دەرەن ئێرە وەختی خۆی زۆر مێرگزار بووە لێ پێی دەرێن مێرگە سەر بەوەڵە مامەستا من بەبیرم دێ عیب نەبی ئەلێرە بەوری دۆرە برێم هەر مێرگە سەر بەس ئەرێ دۆرێ گوێزیان بەرێ یعنی گەرم شتوی لێ ناکرا نێرگزشی لێ بوون ها نێرگز نێوەی لە بەرێ برێم وەختی گەنم درونان هەموو جارێ گازۆتن لێ دەرە لەوەڕاندن برێم هەتا نیوڕان کە زۆتیار زۆتی بەردا برێم ئەماچوی نەکنێ برێم هەتا سعات 1 و 2 ئەوانانجین گازۆت لۆ دەیدانەوە هێواران کە بەری هەردا پاش نوێژی عەسرێ لێوێن دەرنە لەوەڕان تا برێم عیشای هەموو مێری بوو یعنی جاشین لێ ئەمە وەختی گەنم درونان دەکا وەختی مانجی هەشت و بەرە جاشین لێ ئەمە ئەرێ وەڵڵا لێ ئەو ناوەشی لێندرا ئەو ناوەشینا مێرگەسەر مێرگەسەر بەرێ یعنی ئەوە لە باوە باپیرم بەزاوان برێم نزام برێم خوێندەوارشتیم هەبیرم بزانم تاوەکۆ بەس یعنی ئەوە بە مێرگەسەر ئەو شکیا لێ خەبن بەرە لە عشیرەتیش خۆش ناون هەمووی بەرە خۆش ناوین الحەمدلله کەسی غەریبێ نەهاتێ برێن تێکرد بیتن غێر عشیرەت و نانە ماری نەناودانە برێم هەیە ماریاتی بەس هەمووی بە زۆری خۆش ناوین هەمووی خۆش ناوە بەڵێ مێرگەسەر لە لای تو چ مەفتەنەکە لە لای من هەندە شیرنا یعنی شتیوە قەت نابیت و ناژبووە بەجێشی ناری حتا مردنیش بەجێ نارم ئینشاءالله حتا مردنیش هەر ئەلعان ئەگەر یعنی درم بەو شاخانە پشکی بەزی جێژ نابست دوو قورانە مارا لە هەریە هەتا نەچمەکنیان شەوێ لە هەولێر نەمایمۆشەوە ئیلا دەبوێرە قەت لۆ مێرگەسەرێ گریای کە بە غەریبیت دیتبی و یان چۆلت کردی بەرە یەک وەختی چ وەختێک وەختی هەشتا کو هەشتا ئەلێرە بووم چیمای لێدا نەچوومە خوارێ هە لێرە مامۆلەگە پێشمەرگەن بەرێ دوایە چوومە خوارێ برامە بۆ ڕەحمەتێبی خدا ئەفریکا یاڕەبی هاتم و ئێرە وچی هاتم ئێرەم دی عەسکەر لی بگریانم هات ئەمیش عەسکەر بووم لە بەربەغدایە بەڵێ ئەنجین ئەرێ وەڵڵا ئێستاش درت پڕ بوو هەستم کرد ئەرێ وەڵڵاهی ئومێدەوارین ئینشاڵڵا جارە چی دیکە ئەو گوندا نەکەتە بەردەستی دوژمن و نەکەتە بەر شاڵاو بەهشتی سەر ئەم زەمینەی لە بەرچاوما گەلێ جوانی شێوەت لە تریفەی مانگەچێ تیشی خۆری دەمبەیانی لە قەتباڵی هەر شاخێکتا مەستم ئەکا هاژەی چەمێ مایەی دڵنەوایی منیت هەموو ڕۆژگار و سەردەمێ مێرگە سەرە دڵگیرەکەم ئازیزتریت لە چاوی خۆم جێگەی شانازیت هەمیشە هۆگری خاک و خۆڵی تۆم دەمانەوێت لێرە لەگەر پورە ئاسیای بدوێن کە ژیانەکی دوور و درێژی لێرە بردیتە سەرێ کە لە پێشتردا ئەوە هەمومانەوەی دەزانین مەشەقەتی گوندی و ناخۆشیەکانی گوندی زۆر لە ئێستا زیاتر بوو سەرڕای ئەو هەموو نەهامەتی و ناسۆرەی کە بەسەر گوندەکاندا دەهات بەڵام ئەو هەر کۆڵی نەدا
تاوەکوی ئێستاش لە گوندی مێرگەسەر دەژێ دەمانەوێت لە خودی خۆی هەندێک پرسیاری ئاراستە بکەین و وەڵاممان بداتەوە. سەلام عەلەیکوم. السلام ورحمة الله وبركاته. پورە ئاسیا تەمەنێکی دوور و درێژە لێرە دەژێ وەڵاوەتی هەمە لە دەوری دە 15 ساڵیم کەتیمێرە هەر کە یعنی هەرا لە گوندەکەی بوون لە هەرمک لە هەرموچی بوون بەڵێ. گوند تا تێرە و گۆش زام برم هاتیمە لەو پیا هاتیمێرە خانە قەدیمەکان بەڵێ هاتیمێرە جاران گەرمێن و کوێستان هەبوو وەکو برێ ئێرە کوێستان بۆ خانی لێ نەبوو هەمووی کەپر بووە چۆل هۆل بەس چارمار بوونمە لێرە بەس چار ماردستانان داتمە دەرێ خواخوان بۆ کەسێک ببینم ڕۆژ بکرد نابەفرێ شەوێ هێوا چوارە داداتن زاوەرە شەوێ جیلکام سۆلۆ منداران بە بەفرێ خانیندن هەم بوو بەسی قوڕێ بوو بەرێ بە بەفرێ ئاو سەر نازلی کە مەشنەچم لە پشتخانێکە مسمیلەکەوتە زۆگەن بە پشتخانیادا بەڵێ ئەمە گورجش مەخۆن گورگ سۆک مەخۆن لە پشتخانی هەندە چۆل بوو هەندە چۆل بوو ئەرێ وەڵڵا کەس ئەمە دوو مار سوبراکم لێرە بوو مارە سوبراچم لەو بەری بوو مارە عازب حەمەد بەجێ بەرێ وەڵڵا ما هەموو لێرە بووین لەو گوندە ئەو چارمارە کەسن لەکردنەوە چۆل هۆل بوو ئەرێ وەڵڵا دەگەر ئەچمەوە گوندی بە سەفار داتمەوە هەلەشێ 15 ڕۆژان لە هەرمچێ مامەوە هەتا کوتەچیان شکان دە کوتەچێدا بە حەسم سەرنجیار بژ داتمەوە پیاوەکەم خەبەر لەداکەم ناروێ گۆز تاخەی زاری کەس بردیتەوەنان لە نانێژتەوە لە بە بەفرێشتێ نەبوون بێمەوە وڵا براکەسکەکەم و ئێزای بەمیش درابوو هەیە هاتینەوە هێوارە و پاشمێش بوو لێرە وەڵام ژیان لێرا برتە سەری بە فەقیری بە غەریبی باشە لە هەرمەک ئەو چارمارە لە بەرچوو وەختی خۆی هاتینە ئێرە ئەو بە قەدیم نەزانمەوە لێرە بووین ئەو برانە لێرە بوون زایەتی کە هەموو خزم بوون ئەو هەموو خزمەوە دواتر هەمووی ڕووی لێرە کردی ئەو بەرجاد هەموو خزمێک هەم ئامۆزا برا ئەشتی دەکەن ئەو خانیان نبینی هەموو برا برازە ئامۆزان کەس بێگان لەکنیا جوانە چونەوە گوندی بەس ئەمە چار مارەماینەوە لێرە زستانان بەهاران داتنەوە زاوداتنەوە کۆریتیان هەبوون کۆریتەوان هەندە کۆریت لەو مارانە بوون ئێسەرێ کۆریتیان هەبوون لە ئێستادا بۆ نمونە ئەو بەفر و بارانە نەمایە وەکو پێشتر خۆڕالان مەکان زستانان بەهارە بەس ئێستا تقریبەن ئەو پاییزێ عینە ئەو پاییزێ قەدیمە پاییزەکە گەلە خۆشە بە باران بۆ سەر بەس زستان زاران ما بن کەس لە خانیانە حایەتەوە جاران زارەمە لە خانی قوڕێ لە دوور زۆری دۆلکە ئاوەشتە بەستی بەخوا ئاو نەبوو دەبووە بەفرن تاوان باوە ئاون مس ناکرد لە سەرمان ئەو منداران بەخێوکە بە ڕەزاڵەتی بە فەقیری و هەڕ بە کەرێداران بینە و مێردم پیری و اختیار بوو دەباسی بە ئەو شاخەی داری هینابانە پان لێن دەرا ئەو ژیانە ها بردە سەری دەم ساعت لە هێک ڕاست کۆمەرە پێشمەرگەکەن بەسەر سەریۆرە بوو بەخوا ئاشنە و لێشیان ئازرکەین ئەلان لە خوای بە زیادی ئەگەر باسی پێشمەرگەت کرد وەختی خۆی کە دەهات نەماران یعنی بە خۆشی بە ناخۆشی هەر لە دەرکەیانەدا دەیانگۆ میوانی ڕدەگرن ئەمە ڕاگرتن خەرچی ڕناگرن داتنەوە سەر سەریما بێردا ئەڕۆشتن تەوزیعیانە کرد مارە دووستیانە بەرەکەتن ئەگە ڕۆیشت لە مارانش داتنەوە وەنگە بابێن زۆر گوناح ئەیڵە ڕامەگرتنە منەوە گۆ بابێن گونا حڕانەگرتن مێردیش میێنەوە برێ بەڵای لە پێشمەرگەشتی گەرەی سابوو گەلەکە خزمەتی پێشمەرگا کردیا لە پێشاندا ژیانەکە مەشەقەت بوو نان بەدەست نەدەکەوێت خەرک ینی وەکو برێی ئەو خواردنەی دروست دەکرد کە لە هاوینان بەدەستی کەتیا ئەرێڵا داندە و کدۆینە و ماش و گەن نەکوتاو ساوار بڕوش دەبا هەمووش ئازر کرد بەڵام ساز ناکەی هەمووی ئەوانە بوو پشتان بۆوانە بەستا بوو ئەرڵە پشتن بەوانە بەس بوو بەڵێ ئەوانە لە سەردەماکی کۆتاییدا لە مانجی ڕەشەمەی کۆتایی مانجی زستانێدا وەکو برەی نەدەما هیچ نەدەماوە ئەرێڵە جا بەشتان ڕابرد هاوی ناشەکە پارەساوارەکە بە ئەگەر نانوێت کە پیاز ماستاوی خەنیە بووین بەخوات سنە بدێ زرمدارمە بڵێ خۆشمە بوون ئەچمە ئەگەر تو تنسانەکلەوە لێرە هەبالەکەن خانیە خەنیە بم ئایا لێ دەستمەنجەر ئاچێ بینم لە هەویری داتم بە نیوڕێم هەویرەکرد ئەستورکە بەڕون بکردن لەو منداری خۆ لەو زرمدارانم زرمداریشم سێچار بوو سێچارێک ئەجا داتم ئازرمە کرد هێکا پێشمەرگەش داتم وەرەچیانە بیان دەیدی پارە ساوارشنی ئەلان لە خوای بەس زیادیبی هەمووشتی زۆرە هەمووشتا هەیە هەر چا دەورەی مارم کانیا و بەلوعەیە بەخوا وەکو برەی بەراوردێکی لەگەر ژیانی پێشان ئێستا زۆر باشتر ئێرە چا ئەلان چاتە دیکو بە هەزار جار نەک جارەچێ زۆر سپاس دەکەین پورە ئاسیا صافولاتي كورانا ديما يعني يا جرجوانا آوا بها نشتمانا آوا بها نشتمانا
دایمەن لە گوندەکان کە وەختێک ڕۆژ خۆش دەبیتن خەڵک دێ پەیتا پەیتالۆ بندیواری مزگەفتێ ئینتیزاری بانجی عسرێ دەکا یان نیوڕانێ دەکا یان هەر تا ئەو کاتی ڕۆژ ئاوا دەبی لە خۆیان دادنیشن باز لە سوالفەی قەدیم دەکەن کاتێک هەماهاتین لێرە مامبرایم و مام عوسمان دانیشت بوون خۆیاندا بۆ بە ڕۆژێ بەڵام کامە هاتین ماشەڵا پارچە هەورە کات و ڕۆژەکەش نەما بە مام ئیبراهیم گۆ مامبرایم سەرمایەکی زۆر عەجایبە گوتی جا تو کا سەرمات دیتە سەرما ئەوەی ئەو لۆمان بجێرتەوە لە قەدیم با بزانین کوبە لەو گوندی مێرگە سەرێ سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسەلام بەخێر بێن سەر چاوان مامبرایم بەرێ ئەمە دەرێن سەرمایە بەڵامە تو دەرەی سەرما کە ئەو سەرمای ئەمە دیتیتمان ئەو سەرمای ئەتو دیتیتت چ بووە لەو سەرمای ئەمە دیتیتم وەختی خۆی کە لە هەفتا و پێشی هەفتا و ئەوانە ئەمن گەنج بە مندار بووم دەهاتم لۆ مێرگە سەرێ مارە لە هەرم چێ بوو ئەستن ئەمە هەرم چینە بە قەدیم هەمووی ئەوێرە مێرگە سەر ئەی هەرمە چێ بووە بەرێ هەموو عادی هەرم چێ بوو داتن بان نەجێران بان نەماشتن لە ڕێ یعنی کە سواری بە وەراقی داتنگە لە زار شەرواری ئەبەست لەگەر کزەی ینی سایقەی ماشەڵڵا بە سعات پاش سعات دوو ئەوانە نەک بێ وڵای زار نان مەغریبێ یانەوە ئەسروانە داتی ئەسوینەوە هەتا سوینە ئەو قەبرستانی مامڕەشی بەرێ یعنی شەواری ئەبەست ینی ئەبۆ سولێمر دەسمێش ئەگەر دوو ساڵ ئیش نەکردبانەوە فەوری بەس ینی وەچی زۆر جار پەندە چ کوردی هەیە دەرێ ماشەڵڵا دەرە تفی هەردەی دەمەی ئەوە ئەوە بوو یعنی ئەوها بوو بەفریش چۆن بوو بەفر هەرکەس بە ینی لە مەترەکێ نیومەتی کەمتر ناکات هەدارشکە بە نەکدا بێت ترکەچ کوێت و ئەو بکەویست ڕژبیتەوە پێدەچی هۆکارەکەشی ئەوە بی ینی زمانی زۆر ساردیلوێ لە هەرمەچی بووینە هەرمەت ناوەکەی بەخۆی وەیە کە گەرمە ناگریتەوە ناوشاخادی ناوشاخ دەیانگۆ کاتێک کە دەهاتنە ئەو لە سنووری ئەو دەشتاییەی دەیبەستا بەڵام کە دەچونێ وێندەرێک گەرمایەکی پێوە دیار بوو بەخۆی عازی لە ناو گەری هەرمچێ دەبات سوبان مەسەر زاران کەر و بار بوو دار و چل و ئەشتی و هەر داهینا نان باراژ بوو دەبات چوو بە تەورەتی نابە لە گەری هەرمچێ لە ناو گەریەکەی بە تەوری جێ پێ وەرەغان کرد بەوە بەدەمچێ تەوری شەختەشکان بە نەخێر ئاوداد ئایتەدا ڕووباری بە سەر و بایداڕۆیشتی وەراق بەسەردا ئەڕۆی ناشکا شەختە بەو نوعێ بەست نەکبری وڵایەتە گۆکە بەسەرکەی دەست بە خەستەکە بشوێ ئەوە نەبوو هێستر بەبارەوە سەرەکەت ناشکات دەبای لە بە تەوری لەو هەورازۆکەچی لێبوو زانە گوتی کەرتڕێن هەورازەکە بەرێ ئەوەندەیە بەستە تا بۆ هەرێنە کردەوە دە باسی وای بەزە بێت تەوری و پێمەڕان شەختەشکان بە زێوەرەهان کردەوە کە ڕانەزەل نەکەون دەمباردا بەخۆم ینی باردار بە بەلێ ئێستا ئەلێ بکەتیا لێن دەرێکەتیا بەبارەوە کەت عادی لە بە شەختی بەس جاران نایگەڕێنێ لە ئەوەش خەرک ئەو جلک و بەرگەی ئێستا هەیە ئەو کاتی ئەو جلک و بەرگە زاران فەقیری بوو کابرا ساخۆیەکی هەبوو قاتێکی دڕای هەبوو دەباتەر باسوبە بە سۆبە ئشکردەوە نەبوو دەبەکاری ئێستاوانی ئێستا کابرا پێنج قات شەش قاتێ لەمار نەس پێنجمان لە مارێنا چار دەمەزانیم لە مارە تێگەیشتی معنای ئەوە نییە تەڕەبی سی فرێ دەیشکە دەبەرەکەی ئەوە نەماکاک بەرگ و ڕایەخی ماران زاران کە تەشگەبڕە کە بولایکی دەڕای بولایشیشی لێفت هەبوو لێفێ لە کوونەچدا بوو مندا دەم لە لاغدا دەری ئێستاوە نیە کاکە ئێستا بەتانی بێک بەتانیی بەتانێتی بە 56 یەکری دوو بەتانی بەخۆدادێ سیا بەخۆدادێ بڕایەخی ئەو کومبارە لە بە کومباری ئەو ئەسوندرێ دەبندا ئەو کو سەرما کو دەبی کاکە ئەمین ئەو سەرما تەحسیر ناکە هادی کەواتە ئێستا ئەو سەرمای کە هەیە وەکو سەرمای پێشتر نییە سەرما شۆژدارانیە و بەرجیش پێخەف و ئەوانەش گەرمترا هەموو شتێکی جیارە گەزارە
بەڕێزان لێرە دەمانەوێت لەگەر بەڕێوەبەری قوتابخانەی ئامادەی مێرگەسەر بدوێن با بزانین لە ساڵی چەند قوتابخانە لەو گوندەی بوونی هەبووە و دواتر بین تا چەند ئاستی چەندی لێرە دەخوێندرێ و دواتر باسی ئەوەی بکەین خزمەت گوزاریەکان لێروکانە تا چەند ئەو خزمەت گوزاریانە لێرە بەرجەستە کرا یاخود دابین کرا لە بۆ خەڵکی ئاوایی. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله بخير بەسەر مامۆستا سۆران جەنابەت بەڕێوەبەری ئەو قوتابخانەی ئەگەر پێشەوەی بینە مەسەلەن تا چەندی لێە بگەڕێنەوە سەرەتای خوێندن لەو گوندەی دەگەڕێتەوە ساڵی چەند؟ بەڵێ بیدایەت بەخێر بێ سەرچاوان سوپاسان دەکەین کە گوندەکە تا بەسەر کردەوە. بیدایەتی کە خوێندن لێرە دەست پێکەیە سەرەتا لا گوندی هەرمک بووە، یعنی بیدایەت ئێرانە وەکو هاوینە هەوار بووە، بیدایەکەی بە گوندەکە لە هەرمک بووە لە سەرەتا لە هەفتایەکان بیدایەتی هەفتاکان ئەوانە خوێندن هەبووە لەوێندەرێ. بیدایەت هەر دیار بە کاتی خۆی خوێندن حوزرەکان بووە، بەڵام دوایەکە کرایتەوە قوتابخانەکە لە هەرمک کرایتەوە. دواتر بە حکمەوەی کە خەڵکەکە هایتە خوارە هایتە مێرگەسەری لە ساڵی تا هەشتاکان وابزانم پێش تێکچوونی گوندەکەمان تا هەشتا حەوت مەکتەب لێرە هەبووە لە مێرگەسەری. پاشەوەی کە گوندەکان تێکچوون ئەوە دیار بووە قوتابخانە گوندەکانیش هەموو وێران بوون و قوتابخانەکەش نەما. دوای ئەوەی ئینتیفاضە دەستی پێکرد و ڕاپەڕین کرا لە ساڵی 1996 ڕێکخراوی کڵای قوتابخانەی لە مێرگەسەر دروست کردەوە. قوتابخانەی سەرەتایی بیدایەت بە سەرەتایی بوو، بەڵێ لە ساڵی 1996 دەستی پێکرد. تا چەندی لێ ئێستا بەس سەرەتایی لێ یان هەر ناوە؟ نەخێر ئێستاکە دوو بینای قوتابخانەمان هەیە لێرە حالیەن، یەکەچیان لەوێندەرێ سەرەتایەکەی 1 تا 6 دەوام دەکات، لێرەش لەو بینایی کە بینای ئامادەی مێرگەسەر و قوتابخانەی هەورێ بنەڕەتیە 1 تا 9 ئەوی دیکەش 10 تا 12 ئامادەی هەردووکمان هەبرسێک ئەوەمان هەیە قۆناغەکەمان هەن. بەڵێ لەوەتەی ئەو قوتابخانە هەیە لەو گوندەی کەسە بۆ لێرە تەخەڕوجی کردی بێتە دکتۆر مامۆستا مهندس؟ بەڵێ بەڵام بە حکمی ئەوەی کە ئێرە علمی لێن یە بەشی زانستی لێ نەکرایەوە تا ئێستاکە ئامادەیەکەش تقریبان ساڵی 2008 بوو بزەبت کە لێرە ئامادەیەکە دەست پێ کرد، بیدایەتی هەر لە ناوەندی بوو ئامادەی 2008 کراوە، بەڵام بەس بەشی وێژەی لێکراوە ئێرانە چکە بەڵێ چکە پێویستی بەستافە ئێرەش ئاخر گوندی سنووری پەروەردەڕانیە حالیان ئێرانە پێویستی بەستافە و مامۆستا کەمتر دەست دەکەوی لێرانە. بەڵام بەڕاستی پێویستمان بەشی علمی هەیە لەبەر هەندێک بەشەکانی دیکەمان نیە بۆ نمونە برین توبی ئەندازیاری ئەوانەمان نەوەتە ئێستاکە، بەڵام خەریزمان هەیە بەڵێ لە حکمیەوەی نیتمان لێرە نەزانستی چون دەستنا شارەدەی بالیسان هەر لەوێندەرێکە خەریزمان هەیە هەندەسەی تەواو کردیە، بەڵام تا ئێستا توبمان نەبووە. بەڵام حالیان ئێستا ئەو ساڵەکە تەڵبەکمان چۆتە توب لە ئێران دەخوێنی حالیان لێرانە ئەوی دیکە هەیەمان خەریز قانونمان هەیە، دووسێ خەریز قانونمان هەنا، مامۆستامان بەڵێ لە ئینگلیزیمان هەیە، کوردیمان هەیە، ینی کۆمەڵایەتی زوگرافیان مێژوان هەموو خەریزمان هەیە لەخوای بەزیادی. بەڵام بەشی زانستی لێ نییە و یعنی حەز دەکەین بەڕاستی ئەگە بکرێ حکوومەت بتوانانی ینی ئەگەر هەر بکرێت سێ پۆلمان لێ بکەن و هەر لە هەمان بینایە دەتوانین بەشی زانستی بکەینەوە و هەر بەوانە بێژ مامۆستا پەیدا بکەین و دەرسی تێدا بخوێن. بەڵێ مامۆستا گیان خزمەت گوزاریەکان چینەوانەی کە بۆ ئەو گوندەی دروستکراینە؟ وەڵا خزمەت گوزاری سەرەتا ینی کارەبا بیدایەت کە هاتینەوە ینی خەڵک توانی کارەباکە بێت بە واستەی خەڵکەکەی، دواتر بنکەی تەندروستیمان هەیە، بەڵام بەڕاستی بنکەی تەندروستیەکە گچکەیە بڵێ ینی پێویستی بە دکتۆری لێ نییە، معاون توبی تێدا دەوام دەکەن، ینی بۆ نمونە کەسێک نەخۆشەشی وابی پێویستی بە داخلکردن بی قەرەوێرە شتوای لێ نییە، ینی مار پێوەدانێکە دوو بشکەکە ینی نەخۆشەی دیکەیە پێویستی پێ هەیە بەڕاستی گەورە بکرێ و یان دکتۆر لێرە نییە بەدایمی؟ دکتۆر نا بەس معاون توبی لێ دەوام دەکەن. ئێستا بۆ نمونە پێویست ئەوە گوندێکی ئەوها گەورە ینی 300 ماڵی زیاتر ئێستا کە حالیان پێویستی بە خەستەخانەی گەورە هەیە، ینی قەرەوێرەی تێدا هەبی داخل شوێنی داخلبوونی هەبی بۆ نمونە دکتۆری لێبی ئەو بە نسبەت ئەوە کە بنکەی تەندروستی. ئەوی دیکەش بۆچ پێم وتی دوو قوتابخانەشمان هەیە، دوو بینای قوتابخانە لەوێندەرێکە مێرگەسەری سەرەتاییمان هەیە، ئەلێرانەش ئامادەی مێرگەسەر و هەورێ بنەڕەتی تێدا دەوام دەکات. وەکو لایەن دیکەش بۆ نمونە خزمەت گوزاری پرۆژەی ئاو، یعنی پرۆژەی ئاو هەر تا درەنگ هەر نەیبوو، 2-3 ساڵ پێشی ئەوڕۆکە مەشروعێکیان بۆ کرد، بیرێکیان لێدا، بەڵام بیرەکە بەڕاستی وەکو پێویست نەبوو، ینی بیری ئرتیوازی 112 مەترێک بوو، وابزانم شتێکی وا بوو لەیاندا. دواتر بەهۆی وشکە ساڵی ئەو بیرەکە هەر وشک بوو، مەشروعەکەش کراگە تەسویرتان کرد وابزانم بینایی ئەوەکە ینی کە دروستکرای حەوزەکە ینی نەتوانرا ئیسفادەی لێ بکرێت و خەڵک ئاوی لێ دابین بکرێت، خەڵکیشە بێ ئاو، ینی هەمووی بەو بیرە سووریانە، ینی ئێستا ئەگەر ئەو بیرە سووریانە نەبوانە ئەو گوندە سۆڵ دەبوو، بەڕاستی ئاوی لێ نییە، ئاوی ناوەڵە لەبەر هەندێک پێویستی پێ، ینی ئەو بیرە ئەگەر هەر بتوانن هەر لێ بدەن وەزارەتیە قوڵی بکەن ئەو مەشروع دەست پێ بکاتەوە خەڵکەکە ئیسفادەی لێ بکات. بەڕاستی ینی حالیان ناوگوندی هەرچەندە چەوڕێژەی شیرۆکرایە، چەوڕێژێکی زۆر بەڵام ئەوە نییە برین وەکو پێویستی بە کۆنکردکردنی کۆڵانەکانیش هەیە.
تاوەکو ئێستا نەکرایەوە ناوەڵ نەکرا کۆنکریتی بۆ نەکرا بەڵێ قەدەنگۆ خۆتان داواکاریتان کردیە لەو بەرپرسان مەسەن هەم لە ڕووی قوتابخانە بەشی علمیەکەی هەم لە ڕووی ئەو خزمەت گوزاریانەی کەلۆتان نەکرایە بەخوا بەشی علمی هەتاکو ئێستاکە یعنی وەکو ڕسمی داوامان نەکردێ بەس ینی ئینشاءالله بەرنامەماندا داوای بکەین چکە یەکەم جوهد دەبی لە ئێوە دەست پێ فعلا وایە کە سکاری خوێندکاران ئینشاءالله گەرەوە ئەو جوهدەی بکەین یعنی لەو هاوینەوە چکە ئێستاکە کاتی داوامە ناکرێت ئێستاکە پێڕا ناگای بڵێ نەڵێ بەڵام یعنی بۆ ئەوانەش ئەو چەوڕێژە کراوە هەر بە واستە بوو واسی خەڵکەکەی بوو یعنی داواکی لە تەڵەبێکی لێ بەڵام یعنی ئێستاش پێویستی پێ بۆ نمونە خاستن ڕێگای قوتابخانەکان ئێستا ها دەبینیت زاروێ بێرە دادەی خوێندکار ئەوان هەموو قوڕە ئەو کۆران هەموو دەبنە قوڕەگەت هەر قیر بکریان کۆنکرێتش بکری هەر باشە یعنی لە خەڵکەکە ئیسفادەش زۆر باش دەبێت خاستن ڕێگای ئەو سەری کە قوتابخانەی سەرەتاییەکەیە زۆر وازانم ناخۆشە هەچکە هەورازیشە پێویستی پێ بەڕاستی یعنی کۆنکرێت بکرێ یان قرتا بکرێەوە زۆر سپاس دەکەم حيوانا صافولاتي كورانا ديما يعني يا جرجوانا ئەوە بەشێک بوو لە ژیان و سەرگوزشتەی ئەو گوندی مێرگەسەر گوندی مێرگەسەر لە قەدیم دیارە ئەو جادە قیڕەی پێدا نەهاتیە جادا هەتاوەکو زینەتیری دەهات لە زینەتیری نەدەهاتە ئەو دیوەی بە حکمی ئەوەی کە ڕێگاکە زۆر ئاسێ بوو و خەڵکەکەش هەر ئەو کاتە نەیان دەویست ڕێگا و بانبێلۆ ئەو منتیقەی و ئەو دۆڵی بالیسانێ لەبەرچی لەبەرەوەی دوژمن بە ئاسانی دەستی پێدەگەیشت لێ دواتر لە ساڵەکانی هەفتایەکان ڕێگا کراوە هەر کەسە بە بێر و خاکەناس و قازمە و ئەوانە دەستیاندایە و ڕێگاکەیان بۆ خۆیان کردەوە گوندی مێرگەسەر یعنی باجی زۆری داوە لەبەر ئەوەی خزمەتی زۆری شۆڕشەکانی کردیا خزمەتی زۆری پێشمەرگەی کردیا لێرە لە ژیانێکی سەخت ژیانی گوزەراندیە چکە بە حکمی ئەوەی ئەو چایە ئاسایانەی لێە کە باسییان کردەوە نووسەکە و ئەو چای هەورێ و لەنا ئەو شاخانە خەڵک دەیتوانی خۆی حەشار بداتن لە شوێنەکانی دیکەش خەڵک دەهات لێروکانە خۆی دەگرتەوە لێ ڕژێمەیەک لە دوای یەکەکانیش زیاتر هێرش و پەلامارەکانیان سەختتر کردیا هەم بە شیمیالێدان هەم بە تەیارە و تانک و زرێپۆش هەم بە جەیش بەڵام خەڵکەکەی هەر کۆڵی نەدا و بەردەوام خەرچی مێرگەسەر لێرانە نیشتەجێ بووینە ئێستا کە دەبینن زیاتر لە 200 ماڵی لێ نیشتەجێە بەڵام بەداخەوە وەکو پێویست ئاوڕیان لێ نەدرایتەوە دەکرێت خزمەت گوزارێ سەرەتاییەکانی تاوەکو ئێستا وەکو پێویست نییە تاوەکو ئێستا جادە و بانەکانیان وەک پێویست نییە کۆڵانەکانیان قیرتاو نەکرایە لێ داوا دەکەین لە ڕێگەی ئەو بەرنمەیەوە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بە خۆداچونەیەک بکاتن زیاتر ئاور لە گوندەکان بداتەوە بە تایبەتی ئەو گوندانەی کەوا زیاتر باجیاندا زیاتر نەهامەتیان دیتێ و زیاتر خزمەتی شۆڕشەکانیان کردیا لێرە بە پێویستی دەزانم زۆر سوپاسی کاک مەلا ئەیوب و خانەوادەکەی بکەین کە خزمەتی زۆری کردین خوا پاداشیان بداتەوە و زۆر سوپاسی تەواوی یەکەی خەڵکی ئاوایی ئەو گوندەی دەکەین بەو ئەندازەی هاتینە کۆتایی بەرنمەکەتان هەتا کاتێکی دیکە و یاخود بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان دەستپێرین وسلام عليكم ورحمة الله وبركات بدعاء عفرين أي بنكار وبنكات زينتها باغی رزوانم رنگینا یک جرجوانم عشقی زلم نبوده